میوانی کوردستان 24 شێروان دۆبەردانی کاندیدی سەرکەوتووی پارتی دموکراتی کوردستانە بۆ پەرلەمانی عێراق. بەخێر هاتی کاک شێروان. شاندی پارتی وەک زانیمان لەگەڵ سەرۆکۆمار کۆبەوە، لەگەڵ مالێکیش کۆبەوە و بە هەمان شێوەش لەگەڵ موسە سامەڕایی ئێستا لە ناو کۆبوونەوەی کە سەرۆکی هاوپەیمانی عەزمە. گەشتبینن بەم کۆبوونەوانە، بەم دانیشتانە، بەم گفتوگۆیانە؟ زۆر سوپاس. والله هەوەی دەبینین نفسی ساڵی 2018 و 2021 کە ئەوڕۆکە زۆرنەی کورسی بەرزتی هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگیە. یعنی ئەوانە ئەوە چەندین جارە خاستن لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە ڕێکەوتن دەکرێت یان بڵێن بە پارتیان بە جەناب سەرۆک مەسعود بارزانیدەن دوای کە لە چینە هۆلی پەرلەمان ئەو وعدە و ئەو ڕێکەوتنێک کە دەکرێت جێبەجێ ناکرێت لە یانی چوارچێوەی هەماهەنگی. ئەو ڕۆکە شوا دەبینین هەر نەفسی سیناریۆ دووبارە دەبتەوە. زۆرینەی کورسی لەناو هۆڵی پەرلەمانەوەکە زیاتر لە 185 کورسی هین چوارچێوەی هەماهەنگیە. یعنی زۆرینی دەستیوانە. دوای کێشانەوەی ڕەوتی سەدر پەرلەمان بیە بەدەستی چوارچێوەی هەماهەنگی. ئەوەی لێکە لەیان نێزەکە زیاتر لە ماوەی کە چەندین نەقل کە حەلبوسی هێریش کردە سەر کورد و سەر پارتی و سەر ناوچەکانی کوردستانی کە لەوان نێزەکە. یەکەتی نیشتیمانی کە لەوان نێزەکە کە چەندین ساڵە هاوپەیمانە و وەکو هاو بەشش دەگەلیان لەگەڵ هەندێک لایانی سیاسی چوارچێوەی هەماهەنگی. پارتی ئەوڕۆکە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان حزبی یەکەمە. زیاتر لە 1,100,000 دەنگی بەدەستیناوە. 27 کورسی لەگەڵ 5 کورسی کۆتە وەکو هاوپەیمان لەگەڵ پارتی 32 کورسی زۆرنی کورسی لەسەر ئاستی عێراق وەکو حزب پارتیە. ئەگەر من بێنە لای دستورەوە لای یاساوە یان عەرفی سیاسی کوتلەی گەورە لای شیعە چوارچێوەی هەماهەنگیە، لای سونە تەقەدومە، لای کوردەوی پارتی بیت. بە چۆنەڵێت خاڵبەندی بکەین لەسەر تەواوی ئەو بابەتانی کە گرنگن و ئەم شاندەی پارتی کە ئێستا لە بەغدایە کە سەردانیەکات تێڕوانینەکان بزانین لەو بارەوە پێت وایە چی بکرێت بۆ ئەوەی کە ئێستا جەنابەت ئاماژەت بۆ کرد کە سیناریۆکان دووبارەن. پارتی دموکراتی کوردستان کام شاندەی ناردۆ چی بکات بۆ ئەوەی کە سیناریەکان دووبارە نەبن، تەواوی ئەوانەی کە مافی کووردا دەستەبەر بکرێت لە دروستبوونی حکوومەتی نوێی عێراق لەم خولەی داهاتوو؟ زۆرنی لایانی سیاسی شیعە و سونە حتا هەندێک لایانی سیاسی کورد ترسیان هەر لەسەر پارتیە. یعنی ئەوان ڕێکەوتنیان هەموو دژی پارتی دموکراتی کوردستانە. یعنی بە من وایە قبوڵ ناکەن سەرۆک کۆمار بتۆ دەستی پارتی کە ئەوڕۆکە مافی پارتیە کە یەکەم حزبە ئەو پۆستە پۆستی کووردە نە پۆستی پارتی یەکەتیان لایانی سیاسی دیکە وەکو شیعە وەکو سونە کە هەردوو ئەنجومەن وەزیران و ئەنجومەن نوێرانی عێراق. بەس ئەوەی کە دەبینین ئەوە چەندین ساڵە لە دژی پارتی دەبنە یەک کە لای شیعە بیت لای سونە بیت. حتا لایانی سیاسی کورد ئەوانەی لایەن سیاسیەکان لە هۆلی پەرلەمان لەگەڵ لایەنی کە دەبنە دژی پارتی دموکراتی کوردستان. پارتی ئەو خاوەنی قەزیەی کوردیە و قەزیەی مافەکانی لە دستور هاتیە و لە یاسا هاتیە کە بەردەوام جەناب سەرۆک مەسعود بارزانیان سەرۆکی حکوومەت بەڕێز مەسعود بارزانی کە کۆبوونەوە دەگەل سەرۆک ئەنجومەنی عێراق دەکات و یان چەندی سەردا بەغدا دەکات چەندین نەقل کۆبوونەوە جرامی سەرۆک مەسعود بارزانی تەئکید لە سەر دەکەینەوە کە دەستور سەروەرە بەس بەداخەوە لەکن ئەوانە نە دەستور هەیە نە یاسا هەیە. ئەوانەی کە دەبینن ڕێکەوتی ناش نییە، ئیلتیزامیان نییە، قسەیان نییە، وعدیان نییە، هیچیان نییە کە ئەوڕەکانە بتوانین. یعنی هیچ نەما سەرۆک بارزانی فشار و زەغت لەسەر بەغدا نەکەین ئەوڕەکە دەگەینە 3 مانگ موچە خۆرانی هەرێمی کوردستان نەهاتیە. هیچ وعد و بلێنیان نییە. یعنی زۆر زەحمەتە ئەم ئەوڕۆکە لەگەڵ بەغدا بتوانین کە زەختێکی تر لەسەر بەغدا بکەین. ئەوانە زۆری ناهۆلی پەرلەمانن. لەو بانگەشەیەش کە جەناب سەرۆک بارزانی کە لەسەر شەراکە و توافق تەوازن دەبێت عێراق پێک بێتەوە. بەس ئەوانە ڕێز لەوانە لەو مبادە ناگرن. بەرژەوەندی خۆیان لەسەر حەمیە نەبەرژەوەندی عێراق. کەواتە عێراق ئەوەی کە لە پرەنسیبەکانی هاوبەشی هاوسەنگی سازان جێبەجێ ناکاتم نەخێر نەیان کردی و ناکەنیش. ئەوان ئەو ڕۆکەوەی دەبینم محەممەد شیع سودانی دووبارە دەفتەوە لەبەر بەرژەوەندی خۆیان لەگەڵ لە محەممەد شیع سودانیە زیاتر بەرژەوەندی دارایی و ئابووری خۆیان وەکو حزبەکانی خۆیان بەکار دێنن. ئەوان چەندین دەقل
هاتنەکن جناب سەرۆک مەسعود بارزانی حکومت لە هەولێر پێک هاتووە ڕێکەوتنیان کردیە واژویان کردیە ڕێزیان لە باژوخیان نەگرتووە ئەوە چەندین حکومت پێک دێت دوای کە حکومت تەواو دەبێت احتیمال ئەو ڕۆکەکە شاندی پارتی لە بەغدا قسەی خۆش بکەن ئەمە لەگەڵ ئێوەینەوە مافی خوتانە و سەرۆک کۆمار هەیە کوردە و ئەنگۆ حزبیە کە من ئەنگۆزنی کورسی تا هینایە بەس لە کاتی دەنگدان ناهۆری پەرلەمان دووبارە غەدر دەکەن لەسەر پارتی دەخۆیان نادەن. باش پارتی دیموکراتی کوردستان چی بکات چ کارتێکی گوشار بەکار بهێنێت بۆ ئەوەی کە لە حکوومەتەکانی ڕابردووی عێراقەوەی کە بەرامبەر بە کورد کراوە بەرامبەر بە بوجە موچە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئەم جارە دووبارە نەبێتەوە چ ڕێگایکی لەبەردەستە؟ ڕێگەمانیە لە غێری دستور و یاسا لە بەرامبەر تیژ ڕێز لە دستور و یاسا ناگرن یعنی کێشەشی زۆر گەورەی ڕاستی ئەمە کە دووبارە و سێبارە دەبتەوە لە بەغدا هەر عینی ئەوانەنە یعنی کەس دی نوێ نەهاتیە هەر نفسیەوە لایانی سیاسی نەوەی کە 22 ساڵە لەگەل پارتی و پێشی 30 ساڵە و 40 ساڵە لەگەل پارتی بینە پێکەوە بنە لە شۆڕش بینە پێکەوە لە بەرامبەری ڕژیمی بەعز بینە بەس یعنی ئەمە یعنی هیچمان نەماوە غێر ئەمە بڵێن دستور و یاسا ئەمان ڕێز بەداخەوە لە دستور یاسا ناگرن ئەوڕەکە بە دستور بە یاسابی دەبی جنابی سەرۆک مەسعود بارزانی ئەو سەرۆک کۆمار دەستی شام بکات و ئەو جامە پارتی ئازادە کە کەسی کە لە یەکەتی بیت کەسی کە سەر بۆ خۆی بیت کەسی کوردی کە بکەینە سەرۆک کۆمار بە سوا دەبینین ئەو هاوپەیمانی کە لە بەغدا هەیە کە نێزیکە لە ئیران لەگەل بەرانی یەکەتی نیشتیمانی دووبارە سیناریۆی 2010 و 2023 دەبتەوە. باش کاک شێروان پێشبینیەکەن بۆ چەند ساڵی داهاتوو چی ئەبێ بکرێ بۆی کە عەقڵیەتی حکومڕانی لە عێراق بەرامبەر بە کورد بگۆڕێت چۆن پێشبینی چی ئەکرێت بۆی ئەگۆڕدرێ؟ والله زەحمەتە دەبنێتەوە زەختی دووەلی يعني ئەمە ئەوەی دەبینین یان ئەو ڕۆکە دووبارە دەکەمەوە هەموو لیانی سیاسی لە عێراق لە کوردستان ئامانجەکەیان پارتیە پارتیش ڕۆژ بە ڕۆژ الحەمدولە سەرکەوتن دەبێت و دەنگی زیاتر کورتی زیاتر دەنگتەوە یعنی ئامانجەکان ئەوەیە پارتی یەکتیش داوا دەکات لیانی سیاست لە کوردستان لە عێراق ئەمە دستوری کە گەلی عێراق دەنگی لەسەری داوە با التیزام بە دستور بکەن ئەو مافەکانی هاتیە هەیە کورد چ لە هەرێم چ لە دەروی هەرێم ناوچەکانی کوردستانی مادی 140 التیزام بە دستور بە یاسا بکرێت بەس هەیوان دەبینین کە جناب سەرۆک بارزانی ئیشارەتی بە دادگا فدرالیدا کە دادێکی پێدەری مەسکال سەورەیە وەلی هاتیە بریارەکانی هەمی شۆفی نییە لە بەرامبەر هەرێمی کوردستان لە بەرامبەری کورد حتا آخر بریاری دادگا فدرالیش هەر سیاسی بوو دژی کورد بوو پارتی دیموکراتی کوردستان یعنی گەشتە ئەو قۆناغی کە ئەوان موچەخۆرانی هەرێمی کوردستان هین فەرمانبەران بکەنە مزایداتی سیاسی و فشارێکی لەسەر پارتی. بەڵێ سپاس دەکەین شێروان دۆبەردانی کاندیدی سەرکەوتوی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق میوانی کوردستان 24. زۆر سپاس.